بەڕێزان ئەوەیە دیدی کۆمەلگا بۆش ئەگەر دیقەت بێ هەر لە کۆمەلگای خۆمان لە هەرێمی کوردستان تا 2003 وەکو مەرحەلەیەکەم لە 2003 بەدەوام دوو قۆناغیات و دوو فەترەی زۆر جیاواز. دوای چاوەڕوانیەکی زۆر لقی سلێمانی لیژنەی وەرزشی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەستی بە چالاکیەکانی کردەوە و خولێکی ڕۆژنامەنووسی بۆ 30 ڕۆژنامەنووس ئەنجامدا. بە ئامادەبوونی هەر یەک لە پرۆفیسۆری یاریدەدەر حەکیم عوسمان ڕاگری کۆلیژی تەکنیکی کارگێڕی پۆلی تەکنیکی سلێمانی و ئەنوەر حسێن جێگری نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. لقی سلێمانی ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستان خولێکی پەرەبێدانی میدیایی وەرزشی بۆ 30 ڕۆژنامەنووسی سنووری پارێزگای سلێمانی ئەنجامدا. بە نظری من بەشێکی زۆری کۆمەلگای نێودەوڵەتی بە چاوێکی پرزارزش و چاوێکی ئینسانی و گەورە و احتیماماتی گەورەیان بۆ وەرزش هەیە. بەداخەوە لای ئێمە ئەم خاڵە زەعیفە. ئێستا وەرزش و وەرزشی کاری وەرزشی بەڕاستی لە توانای سەندیکا و ئەوانەیە نەماوە. مەسەلەن دەوڵەت دەبێت ڕاستەوە خۆ دامی تایبەتی بکە، وەزارەتی تایبەتی بۆ دانێ. بەڵام بە نظری ئەمە لە پێشەوەی ئیشی سەندیکا بێ ئیشی حکوومەتی هەرێمی کوردستانە. ینی لە خولەکەدا نزیکەی 30 ڕۆژنامەنووسی وەرزشی پارێزگای سلێمانی و دەوروبەری تێیدا بەشدار بوون و وانەکانیش لەلایەن پرۆفیسۆری یاریدەدەر ڕێبەر گۆران بە شێوازی تیۆری و پراتیکی بە بەشدار بووان وترایەوە و گرنگی ئەم خولەشی بۆ 3 ئامانج گەڕاندەوە. بەڵێ ئەمڕۆ ئەمە بەشی تەکنیکی میدیا لە کۆلیژی تەکنیکی کارگێڕی زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی ئەم وەرکشۆپە بە هاوبەشی لەگەڵ لیژنەی وەرزشی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ساز کرا کە چەند ئامانجێکی جیاجیا هەیە. یەکێک لە ئامانجەکان ئەوەیە کە دید و بۆچوونی ئەکادمی میدیایی تایبەتمەند بگوازینەوە بۆ ناوەرشەوانەکان بە تایبەت میدیاکاران بە تایبەتی لە بواری وەرزشیدا کامێکێکە لە ئامانجە سەرەکیەکانی. خاڵی دۆمەوەیە کە ئەو زانیار ئەو حقەتە بخەینە ڕوو یاخود ئەو بابەتە باسکەین کە وەرزش تەنها بۆ چین و توێژێژ دیاریکراونیە کە وەرشەوانەکان یاخود دەوانن کە پەیوەندیدارن یاخود پێوەستن بە بواری وەرزش، بەڵکە وەرزش دەکرێت بەشێکی زۆری چین و توێژە جیاجەکان و هێزە کۆمەڵاتی سیاسەکان لەناو کۆمەلگادا سوودی لێوەرگرن. خاڵێکی لە خاڵەکانەوەی ئامانجەکانی کە ئێمەمانەیە دید و بۆچوونی میدیاکاری وەرزشیش بزانین بەرامبەر بە بواری میدیای تایبەتمەند لە وەرشە بە دیاریکراوی کە ژینگەی کارکردنیان ئەو هەڵوێسانی کە ڕۆژانە تێکەون لە کاتی ڕووماڵی میدیایە استراتیجیان بۆ کارەکەی خۆیان یاخود بۆ ئەرکەکەی کە جێبەجێ لە لای خۆیانەوە بەشداربووانیش بە گرنگیەوە باز لەم جۆرە خولانە دەکەن بۆ ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستان بەگشتی و شاری سلێمانیش بە تایبەتی. بەڵام نایشارنەوە کە درەنگە بۆ ئەم جۆرە خولانە داواش دەکەن کە ئەمە یەکەم خول و دوا خول نەبێت، زیاتریش گرنگی بە ڕۆژنامەنووسانی وەرزشی بدرێت. بێگومانکردنەوەی ئەم جۆرە وەرکشۆپ و خولانە بۆ میدیاکاران شتێکی زۆ گرنگە بۆ پێشکەوتن و بەیانی چۆنەڵی بایەغدان بە بەهرەی میدیایی خۆیان بە چۆنەڵی بەهرەی پێشکەشکردنی و پێشکەشکاری خۆیان و فعلا تا چەند لە ناوڕۆکی میدیای وەرزشی تێ بگەن. فعلا چونکە میدیای وەرزشی بەڕاستی خۆی بۆ خۆی چەندین خول و چەندین پرۆگرامی ئەوێت، هەم لە پێشکەشکاریەوە هەم لە ئامادەکاریەوە هەم لە هەواڵسازیەوە هەر لە بردن ینی بەڕێوەبردننی کەناڵەکە. بۆیە بەڕای من کردنەوەی خولێک لەم شێوەیە بەڕاستی زۆ بە پێویستی ێزانم و زۆ گرنگە و حەزەکەم هیواداریشم کە ئەمە بەردەوام بێ. بەڕاستی ینی یەکەم هەنگاو بۆ ئیتر چەندین هەنگاویکەی بەدوایە بێت. لقی سلێمانی ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستان ماوەی 4 مانگە فەرمانی کارگێڕی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانی وەرگرتووە و لە یەکەم کار و چالاکی خۆیدا خولێکی بۆ ڕۆژنامەنووسان کردەوە. بڕیاریشە لە دوای کۆنگرەی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لقی سلێمانی هەڵبژاردننی خۆی ئەنجام بدات و ستافێک بۆ بەڕێوەبردننی کارەکانی دروست بکات. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی.